هەڵەبجە لەگەڵ ئەوە لە زۆر ڕۆ پشتگوێ خراوە سوپاس بۆخوا لە ڕووی نووسین و لە ڕووی باسکردنەوە کۆمەڵێکی باش لە نووسەرانی هەڵەبجە سەر لە نوێ خەریکی نووسینەوەی مێژووی هەڵەبجەن، نووسینەوەی جوگرافی هەڵەبجەن، نووسینەوەی یادەوەریەکان خۆیان لەسەر هەڵەبجەن. تا ئێستا ڕەنگ بێ زیاتر لە 10-12 کەس هەر لەوانەی هەڵەبجەین یادەوەری ورد و باشیان نووسیوە لە هەڵەبجە کە مێژوویەکی دەوڵەمەندیان بۆ هەڵەبجە دروست کردووە. ئەم نووسینەی کاک عومەر منوشارەکەم بێگومان ئەبێتە مەڵۆیەکی باش لەسەر ئەو خەرمانە گەورە و دڵنیام لەوەی کلێنێکی باش پڕکاتەوە لە مێژووی و جوگرافی هەڵەبجە. کتێبەکە چیرۆکی ڕووداوەکانی هەڵەبجە و سلێمانی و ناوچەکە بەگشتی جێڕێتەوە کە لە سەرەتای 60ەکان و دەست پێکات لە هاوینی 61 دەست پێکات بۆ ناوەڕاستی 75 ڕووداوە سیاسیەکان و ڕووداو کۆمەڵایەتیەکان و خەبەتی چەکداری لەو کاتا کاریگەری لەسەر ئەم ناوچێکی بووە بە تایبەتی ململانە سەختەکانی پارتی لەناو خۆیان کە دوو باڵی مەکتەبی سیاسی و باڵی مەلا مستەفای بارزانی و چرتریش ململانەکانی ئەوەی کە لەناو خەڵکە جەلالی و مەلایی و لەم ڕووداوانەیە کا عومەری عنایەت وەکو نووسەرێک لەسەر زمانی کارکتەرێک و کەناوی فەرهادە کۆی ئەو ڕووداوانە ئەجێڕێتەوە ڕووداوەکان تێکەڵن لە ڕووداوی تەنز ئامێز و لە ڕووداوی خۆش و لە چیرۆکی کۆمەڵاتی و لە چیرۆکی سیاسی تەنانەت لە پەیوەندی کۆمەڵایەتی و سروشتی ژیان لەم ناوچەیەوە گەشەسەکردنی کۆمەڵاتی و کەسایەتیەکان و کاریگەری شۆڕش لەسەر باری ژیانی خەڵک و باری کۆمەڵاتی و باڵی بواری سیاسی خەڵکەکان.